عاقڵ نەبوویتە کە لەناو گۆڕدا عەزاب درایی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم شر الناس ذا الوجهين الذي يأتي هؤلاء بوجه وهؤلاء بوجه. خراپترین و شەڕترین مرۆڤ ئەو مرۆڤانە کە دوو ڕوویان هەیە، دێ بۆ لای تۆ بە دەموچاوێکەوە، دەڕات بۆ لای کابرای بەرامبەریش بە دەموچاوێکی ترەوە. بۆیە تۆ خراپترین مرۆڤی نەک عاقڵترین مرۆڤ. ئەفەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر کەسێک لە دنیادا دوو ڕووی هەبێ، دوو ڕوو بێ، ئەو ئینسانە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە دوو زمانی درێژی لە ئاگر بۆ دروستەکە. دوو زمانی درێژ لە ئاگر، هەر ئاگرەوە ئەسووتێ بە زمانە پەنا بەخوا لە ناو دەمیایەتی ئەسووتێ. ئەو دوو ڕوویە سزاکەی ئەوەیە کە خوا ئەو دوو دەموچاوە کە هەبوو لە دنیا دوو ڕووەکەت پاداشتەکەی ئەوەیە، سزاکەی ئەوەیە کە لە ڕۆژی قیامەتە خوا دوو زمانی ئاگر بۆ دروستەکە، چونکە زمانت هەر لە شوێنێکا بە شێوەیەک بووە، هەر لە شوێنێکا بە جۆرێک بووە. بۆیە ئەو ئینسانانە پەنا بە خوای گەورە هەڕەشەی گەوریان لێکراوە، ئەوانە دووڕوون، خوای گەورەش هەڕەشەی زۆر گەورە لە ئینسانی دووڕوو دەکات لە قورئانی پیرۆزە. بۆیە من دەڵێم بەو کەسانەی کە دووڕوون تۆش پێیان بڵێ، بڵێ پێویست ناکە بۆم باسکەی فڵان کەس چی دەربارەی من وتووە، مەڵێ فڵان کەس چی دەربارەی من وتووە، بڵێ ئەوەم بۆ ڕوون کەرەوە فڵان کەس چۆن لای تۆ جورئەتی کرد باسی من بکە. ئەگەر تۆ دووڕوو نەبیت، ئەگەر تۆ کەسێکی سیقە نەبی لای ئەو بە حساب، چۆن باسی من لای تۆ ئەکات؟ دیارە سیقەی بە تۆیە. بۆیە ئەوە گرنگە نەڵێ وەڵام من فڵان کەس دڵسۆزمە، نەخێ دڵسۆز نییە، ئەوە دوو ڕووە، ئەوە هەزار ڕووە، ئەوە ڕووەکانی ئەوەندە زۆرە هەموو خەڵکی سیقەی پێکە. بۆیە بەداخەوە کەسانێکەیە جمعەی تایبەت شڵا باسی دوو ڕووەکانەکەین، خوا بمان پارێزێ. مرۆڤی وێڵێوەنە من عاقڵم، حتا ئێستا کەس نازانێ من چیم، کەس نازانێت چی حیزبێکە، چی فکرەیەکی هەیە، چی عەقڵێتێکی هەیە، کەس سەرێ دەناکە. ئەو ئینسانی دوو ڕووە، عاقڵ نییەوە. بەخواوەنە عاقڵم هەموو خەڵکی سەر لێ شێوانەوە، بەخوا ئەوەندە دوو ڕووی سەر لە هەموو خەڵکی شێوانەوە. بۆیە ئاگادار بن دوو ڕوویی پەنا بەخوای گەورە صیفەتی ئینسانی منافقە، ئەوەی دوو ڕوو بێ خوای گەورە زۆر ڕقی لێتی خراپترین و شەڕترین مرۆڤە. کەواتە ئاگاداری خۆمان بین. لە کۆتاییدا دەڵێم بەسە دوو زمانی، ئەوەی کە قسەت بۆ دەهێنێ بەخوا قسەی تۆش بۆ خەڵکی دەباسی، قەی پێ مەکە، تەریقی کەرەوە، پێویست ناکە بوا بزانین خەڵکی خۆشمانی دەوێ بۆ ئێمە باشترە